ئەمە نەخۆشخانەی گشتی شۆڕشی فێرکاریە لە شاری سلێمانی. ئەم نەخۆشخانە کە سەر بە دەستگای تەندروستی پێشمەرگەیە لە چەندین بەشی جیاواز پێک دێت بووەتە ناوەندێکی گرنگی چارەسەرکردن بۆ ئەو هاوڵاتیانەی کە لە شاری سلێمانی و دەوروبەری بە مەبەستی نەخۆشی وەرگرتنی چارەسەری پێویست ڕوو لە بەشە جیاجیاکانی نەخۆشخانەکە دەکەن. باوتەی بەڕێوەبەری نەخۆشخانەکە ڕۆژانە نزیکەی 6 نەشتەرگەری جۆراوجۆر بۆ هاوڵاتیان دەکرێت، چارەسەرەکانیش بێبەرامبەرن. بەیانیان ئەو نەشتەرگەریانەی کە نەشتەرگەری حاڵەتی ساردە کتوپڕنە، ئێمە ڕۆژانە لە نەشتەرگەری گشتی ڕۆژانە 30 بۆ 40 نەشتەرگەریەکرێ کە حاڵەتی کتوپڕ نییە و ئەوانەی کە سەری نەشتەرگەریان گرتووە. لە نەشتەرگەری قورگولووت و گوێمە 20 بۆ 25 نەشتەرگەریەکرێ. ئەتوانم بڵێم ڕۆژانە لە نەخۆشخانەی گشتی شۆڕش 50 بۆ 60 نەشتەرگەری سار دەکرێت کە بە زۆربیان کە پێشمەرگە و کە سوکاری شەیدانە زۆربەی بێبەرامبەرەکرێت. هەر لە نەخۆشخانەی شۆڕشدا تاقیگەی نەخۆشخانەکە بەشێکی گرنگی نەخۆشخانەکە پێک دێنێت و چەندین جۆر پشکنینی جۆراجۆری تێدا دەکرێت. بە پێی ئامارەکانی نەخۆشخانەکە لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 81,603 پشکنین بۆ نەخۆش لە تاقیگەی نەخۆشخانەکە کراوە. ئەم تاقیگە لە 13 بەشی سەرەکی پێکاتوە، پشکنێکی زۆری تیا ئەنجامەدرێت، پشکنی بە کیمیستریەکان و ڤایرۆسات و هۆرمۆن و بەکترۆلۆجی و هیماتۆلۆجی و پاراسایت جگە لەوانە پشکنی تریشی تیا ئەنجامەدرێت و ڕۆژانە نزیکەی 100 بۆ 120 نەخۆش سەردانمانەکان پشکنین و 600 بۆ 700 پشکنین ئەنجامەدرێت. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی گشتی شۆڕشی فێرکاری لە سلێمانی لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 2225 نەخۆش لە قاوشی نەخۆشخانەکە داخڵ کراون و چارەسەری پێویستیان بۆ کراوە. هاوکات لە نەخۆشخانەکەدا 95 نەشتەرگەری سەر و گەورە و 490 نەشتەرگەری گەورە و 862 نەشتەرگەری مامناوەند کراون. لەلایەکی ترەوە لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شۆڕشی فێرکاری لە ماوەی 7 مانگدا 22,088 هاوڵاتی کە لە ڕووداوەکاندا بریندار بوون ڕەوانەی بەشەکە کراوە و چارەسەری پێویستیان بۆ کراوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.